هەمیشە باسی واکەین کە لە هەر دۆخێکی ئاڵۆزدا سەرمایەداران ڕووەکەنە پەکناگە ئارامەکە کە زێڕە. بەڵام ئێستا لە دوای زێر یەکێک لە کانزاکانی کە زۆر هەنگاوی هێناوەتە پێشەوە و نرخەکەی بە جۆرێک بەرزبووەوە کە 13 ساڵ پێش ئێستا نەگەیشتۆتەوە نرخە و خەڵکێکی زۆر سەرمایەدار بە تایبەتەوانەی کە سەرمایەکەیان زۆر نییە ڕویان کردووەتە سەر کڕینی زیو. بۆیە ئەمڕۆ لەسەرم بابەتە میوانداری بەڕێز وشیار حەیدەرمان کردووە کە بەڕێزیان بازرگانی زیوە ئەوان خۆیان شارەزایەکی تەواویان لە بابەتەکە هەیە. کاک وشیار بەخێر هاتیەم کاتت باش. زۆر سپاس. ئەو ئاڵۆزەی کە ئێستا دروست بووە چ کاریگەریەکی لەسەر زیو هەبوو بۆچی ئەو نرخی ئاوا بەرز کردەوە؟ هەمان ئەو کاریگارانەیە کە تەسیر لە زێر دەکا عینەن بەراورد بە ئەوەکەی نفسی تەسیراتی لەسەر زیوی هەیە. چونکە ئەو دوو کانزایە پێکەوە هەڵدەستن پێکەوە تەسیراتی ڕێژەی بەرزبوونی دۆلار تەسیر لە ئەوەکەی دەکا. ئاڵۆزی و گرژی و ئاڵۆزی سەر دنیای ئەو فترەیە کە دەبینین کە ئێستا ئەو شەڕی کە شەڕی ئۆکرانیا و رووسیا ڕانەوەستاوە و ئەو شەڕی ئێستا کاتە پێشمان وای کرد زیاتر تەڵەب لەسەر ئەو کانزایانە بکرێ. بۆ نمونە ئێستا ئەو قاڵبەی لەبەر دەستە ئەگەر هەم قاڵبەکەم پیشان بێ ئێمە کێشەکەی چەنە و چەند 1 کیلۆیە. باشە ئەمە پێش ئەم ئاڵۆزیە نرخی چەند بوو؟ هەفتەیە پێش ئێستا هەفتەیەک پێش ئێستا تقریبان تا 1020 دلاری هات تقریبان ئۆنس گەیشتە 31 و 32. ئەی ئەمڕۆ چەندە؟ ئەو ئاڵۆزەیە کە ئێستا لە پێشمانە کە برێن مەسەلەی ئێران و ئیسرائیل ئەوڕۆ حالیان دەستە 36 دلار و 6 سنتە هەر ئۆنسی کە چیلۆی دەگاتە ئێستا کیلۆی بە چەنە؟ 11 وەرەقە 80 دلار. ئەمە بای 11 وەرەقە و 80 دلار. وڵای سەرەتا ئەم ساڵم کیلۆی بە چەند جیاوازەکەی چەنە؟ لە مانگیەکی 2024 تقریبا 140 دلار سعری 140 دلار ئەم کیلۆ زیوە زیادی کرد. بەس بەراورد لەگەڵ ساڵی پار ڕەمەزان باشە بە 765 دلاری بە ئەو یعنی پار مانگی ڕەمەزان بە 760 دلار بۆ ئێستا بە 1180 دلار سعری عالمیەکەی حتما ئێستا مەسەڵەن لەگەڵ مقارنەی بکەین کە لەگەڵ سعری دوبەی یان لەگەڵ سعری تورکیا حتما نقل و ضریبە دێتە سەری هێشتا لێرە گرانترە. کەواتە حەقدەست یەکێت سەرەمە لە بازاڕەکە حەقدەست نییە نەخێر نرخی گواستنەوەی نرخی گواستنەوەی هەرەوەندا. باش ئێستا من ئەگەر ئەم کیلۆ زیوە بکڕم بەڵێ بە نرخی بازاڕ جیهانیەکە لێ مەکڕن ئەگەر بیکڕم و بیفرۆش بەڵێ تقریبا فەرقی بەبینی کڕین و فرۆشتن 50 دلارە. باشە من 1180 دلار ئەم بەمە بەڵێ بەیانی ئەم ئەفرۆشمەوە بە بەڕێستان 1120 دلار زەرەکەم بەڵێ هەرەوەندەیە زۆر نییە. ئەو لەسەر خواستەکەی دەمێنێت جاری وا هەیە خواستی لەسەر زیادە لە ساری عالمی زیاتر دەکڕێتەوە هەر بە خۆمان بە ساری عالمی زیاتر دەکڕێتەوە. زۆرە لە ناو بازاڕی هەرێمی کوردستان خواستێکی بێتامی لەسەرە بەس ئەو فترەیە کە بڵێن پێشمانگە کەمیەکی زۆر هاتن داخلی کوردستان بوو لەبەر ئێستا تقریبا بە ساری عالمی کڕین و فرۆشتنی پێەکەین. ئێستا تقریبا 30 دلار تا 40 دلار کاک وشیار خەڵک ئەماکڕەیە ئەو کاڵایانە یاخود نەخێر ئەوە زیاتر ئەماک بەڵێ ئەی ئەوانە چۆنە خواست لەسەری ئەو هەموو حەق دەستی لەسرە زەرەکەی چۆنە بێتەوە زۆر دەکا ئەو سەعاتە دەست حەقی لە زیوەکەی گرانترە چەنە خۆی نرخەکەی چەنە و مثلا زیوەکە هەر گرامی تقریبا بەعیار 925 حساب دەکرێت مثلا 1000 دلار دەکەوێت بس يعني فشاني هاولاتياني بين بينيراني هر جرامي ديت مثلا دولارك اما بس حقي دولارك زيادة او بحساب الجملة جرامي بدولارك اما زيوكي بله جرامي دولارك ودسنت ديت سري بس دس حقي دولارك جت سري يعني دس حق لك اوكي جرام بويا خلق اما زور مشكله او لا يعني كم او دس حقي دروا بس بارين ما دكيدك معدنا كده كاتو سنة مثلا دولارك دكاتره تواتر خلق زياتر لبريم اكسسوارانه لبريم اكسسوارك زر اللي زياتره كيلو كان بكره او كم او بكرك نعرف استك بازارك اسايبي 50 دولار فرق كرين فروشتن خواسته چی بیت میشه لسری است او قالبانه کالی خواستی بیت ما وقت خواسته کی زوری لسه بله
باشە چاوەڕێیەکەن ئەمە زیاتر بێت نرخەکەی هەرچەند ئەو گرژ و ئاڵۆزیات پارێ بسێنی زیاتر بکە ئەو معادنانە کە لە تیجارەت پێ دەڵێن مەلاذ الآمن بە عەربی پێ دەڵێن پەناگەکی سەلامەت زۆر کەس کە ڕوون ناکاتە بازاڕی برین مثلا ئەسواقی عالمی بۆرساتی عالمی حالەتی شەڕشتووە احتمالە 180 دابەزی ئەو بەس ئەو قەت مستحیل 180 دابەزی باشە ئێستا خەڵکی ئاسایی لە ناو هەرێمی کوردستانە زیاتر کڕین و فرۆشتنی پێوەکەیە بازرگانەکانن نەخێر ئێستا خەڵکەکەش خەڵکەکە ئێستا خواستە چی زۆر زۆری لەسەر پێ دوایەوە پاشەکەوتێکەکەن یا بۆ قازانجێکی کورتخایەن وەڵی نەسیحەتم ئەوەیە کە ئەگەر کابرا دەکرێتەوە لۆ مانگە دوو مانگ نەیکڕی باشترە بەس ئەگەر پارێزی زیادی هەیە کە مەسەڵەن لێ دەترسێ ناوەڵە بیکاتە ئایا زێڕەکە ئێستا تقریبا بەکڕین نایە يعني تقريبا شريك زري خامكا جيشتو تا 108,000 دولار زياتر بلا لو خواستك لسر جيبك زارك هر كسك او امكانيتين اني مثلا مرين قلبك زر بكري لا رودا كاتا مثلا كابرا دا يازد واز ورقيات شريك جيبك دكري له يعني اجري كري داين يبو قازانج بو معويك يدور وايا تقارير عالمي الرابورت كان عالمي يعني لو سنت صالي داتو توقعي لزناب تازه باسكت كضلين تسلوتو البنت لا لو زوزو زياتر تقنين زياتر ابد باشە بۆچی پێشتریشکە و ئاڵۆزیانە هەبوو نەگەیشتە و ئاستە هۆکاری چی بوو تدريزية وقت مرحلة خاصة سن هۆکارێک هەیە لۆ بەرزبوونی سعدی زیو کەوە گوتمان گرژی و ئاڵۆزی سیاسی قیمەتی دۆلار هەر ڕۆژێ مەسەڵەن راپۆرتی بێکاری یان راپۆرتی سویبانکی ئەمریکی تأثيري فعلي لسه دولة زيويها دواتر عندك بيشهات هيك مثلا دبي عندك صناعات هيك كذلك دسمان با او يكرت ك بزيو شكل ممكن مثلا بيضرب كخريطه تلفوني 600 سنت زيوي تدا او لو حي كلين لو كهرباء بكاردي بلا الوحي الشمسي هل يجي 20 جرام زيوي تدا هرس بيشهاتك لو صناعاتك يعني لو اوي كبرين مثلا رمعة كده فلان معدن الرواتي لسه زياتر دبي قيمتي زور بنختار دبي هل وقت ما بيش تنصالك روديوم سعري بوا دقات وبازقات يا خوي